السلام عليكم أمن. كيسكم هبوو تقريبا مانجی 12 بوو جانم کرد جانمجی زۆر بەقوتم کرد نەمزانی بەدی زەرداوم هەیە هەستان سۆنەرم کرد گوتی بەردت هەیە دەبێ یەکسەر عەمەلیات بکەی ئەو کاتی لە توانامدا نەبوو ڕاستی عەمەلیات بکەم چەند دکتۆرە چشم کرد لە توانامدا نەبوو زۆریان گوتیان بە ڕێژەی زۆر لۆت دەکەین پارەمیش لە توانامدا نەبووە تا مانجی 4 هاتمەکن دکتۆر دلێری چوومە کلینیک باسی خۆم لۆ کرد ئەویش پێی گوتی مادەم لە تواناتدا نییە و کریتینە ئەم بە ئۆفەرە لۆت دەکەم ئەوجا الحەمدولێ بە ئۆفەر لۆی کردم و نەشتەرگەریەکەش بە سەرکەوتووی ئەنجامدرا لەخوای بەزیادبی خوای گەورە خێری بنووسی پاداشتی بەخێری بداتەوە یا ڕەبی سوتاوی هەموو لایەکی خۆشی بەڕاستی ستافەکەیان یعنی هەر زۆر ڕێزیان لێنام یعنی زۆر دریاندام و هیچ نەیانترساندم عەمەلیاتەکەیان زۆر باک و خایەنی کرد یعنی بەڕاستی لە یەکێ بەکەیان دەستخۆشیان دەکەم زۆر باش بوون الحەمدولێ وەڵڵا هەموویان زۆر باش بوون یعنی زۆر ڕێز لێ دەگرن و زۆریش ئیحتیمامت پێ دەدەن زوو دێن سەرت لێ دەدەن بزانن چ لێ هاتیتەوە شەوان دێن سەرت لێ دەدەن هەر شتێکت پێی بێت چەند پرسیاریشمان لێ کردە مانگودەی بێزارمان نەکردبوون یعنی هەر داهات و دەچوو پرسیارەکمان لێ دەکردن الحەمدولێ یعنی هیچ کێشەیەکیان نەبوو لەگەڵمان زۆر لەسەرخۆ بوون لەگەڵمان بەتەحاموول بوون زۆر سوپاسی دکتۆر دلێرشینەش دەکەم کە ئەو عەمەلیاتی لە بۆ ئەنجامدام بەڕاستی زۆر خاتی گرتین زۆر بەتەحاموول بوو لەگەڵمان داواکارم لە خێرخوازانیش یارمەتی نەخۆشخانەی میهرەبانی بدەن بۆ بیەکە چی من و لە من خراپتریش مەسەلەن ئیسفادە لێ بکەن ئینشاڵڵا خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی